کار بەدەستێک ئەمری پێت کرد ئەبێ فڵان کەس بکوژی، فڵان کەس مستحقی کوشتن نییە، وانە ئەبێ تۆ لە فڵان کەس بدەی، فڵان کەس مستحقی لێدان نییە، وانە ئەبێ سجنێکی مستحقی سجن نییە، ئەبێ ماڵەکەی بەری یاخۆ تەعادای لێ بکەی، هەر چیەک ئەوش مستحقی ئەوە نییە. ئایا لەو کاتەدا ئینسانی مسلمان چی بکە؟ وانە طبعا تۆ کەوتیتە بین دوو ئەمرەوە، دوو حاڵەتت بۆ هەیە، یا ئەوەتە بە قسەی ئەەکەی یا ئەوەتە سەرپێچی ئەەکەیت. ئەگەر بە قسەیت کرد ئەوە تۆ سەرپێچی خوات کرد، ئەگەر بە قسەیشی نەکەی ئەلەو حاڵەتەدا تۆ بۆی هەیە تووشی عقوبە بیت، ڕەنگە بتکوژێ، هەڕەشەت لێگا فڵانە کوژی یا بتکوژم، ماڵەکەی بە تاڵانە بە یا بتکوژم یا واد لێ بکەم. ئەڵێن لا شك لا طاعة لأحد في معصية الله. أي چی بکات لەو کاتەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمێ ئەو کاتە پێی بڵێ مالی دونە دەمی، سەمعا وطاعا، مالی دونە دەمی، دونە دینی، دەمی دونە دینی. ئەلەو حاڵەتەدا زانانە فەرمون بە هیچ شێوازێک بۆت نییە تەعەدا لە مقابلکەی ئەگەر بیشت کوژێ، خروجی لێ ناکەی وەلەو کوشتیش بە هیچ شێوازێک. جا ئەبێ زۆر زۆر وریابین ئەم بابەتە زۆر قورسە ئیلا بۆ یەکێ سووکە کە خوای گەورە دڵەکەی خاڵس کردبێتەوە تەواو تەسلیمی ئەو منهەجە بوو بێت. ئەگینا دەسەڵاتدارێک بێ بڵێ ئەو خراپەیەکەی یا بتکوژم نابێ بە قسەی بکەی با بتکوژێت. بۆ لەبەرەوەی تۆ کەوتێتە بین مخالفەی دین و مخالفەی سوڵتانەوە. مخالفەی دین بە هیچ شێوازێک نابێ بکرێ بۆ هیچ کەسێک، با بتکوژێ، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە بیش زانی ئەتکوژێ بۆت نییە خروجی لێ بکەی.